ئەو ئاوەی بێرەدا تێپەڕ دەبێت ئاوی زەی بچووکە لە ماوەی یەک هەفتەیەدا دوو هاوڵاتی لە نێو ئاوەدا خنکاون لەو دوو هاوڵاتی یەکیان دۆزاوەتەوە ئەوەی تریان هەر لە شارۆچکەی تەختەقەوە تاوەکو پردێ کە سوکارەکەی لەسەر ئاون بۆ ئەوەی تەرمەکە بدۆزنەوە بەڵام تاوەکو ئێستا ئەو تەرمە نەدۆزراوەتەوە. ئەم هاوڵاتیانە خەڵکی شاری هەولێرن و بۆ گەشتکردن و بەسەربردننی کاتێکی خۆش ڕوویان لەم شوێنە کردبوو. بەڵام دوای خنکانی یەکێک لە کەسە نزیکەکانیان خۆشیەکان پێچەوانە بوونەوە و ئێستا چاوەڕوانی دۆزینەوەی تەرمەکەی دەکەن کە ماوەی یەک هەفتەیە لەژێر ئاوەکەدا ماوەتەوە. هەموو لایەکمان بەختەوەر بکە ئەوەی کە خنکاوە کوڕی خۆمە و ناوی سەفوانە و تەمەنیشی 16 بۆ 17 ساڵ دەچێت لە موالیدی هەفتەی 2000 ئاوەکە زۆر سار بوو اینجا بوویتە هۆی جەلقەی دڵی یان بوویتە هۆی تەشەنجاتی عەزەلی نەیتوانی بێ لەبەر ئەوەی حرەکاتی نەما و یەکسەر نقوم بوو لەو حاڵەتەدا. کە سوکارەکەی دەڵێن کوڕەکەیان مەلەی زانیوە بەڵام ئاوەکە سارد بووە و بەو هۆیەوە خنکاوە. داواشیان لەلایەنە پەیوەندیدارەکان کرد بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان ڕێنمایی و ئاگادارکردنەوە لە نزیک ڕووبارەکە دابنێن. 6 ڕۆژانە چاوەڕێ دەکەن ئەو شوێنێکی باشە ئێرە. تیمەکانی ژێرئاوگەڕی قەزای خەبات و تەختەق و سێگرتکان لە گەڕان بە دوای تەرمی منداڵەکەدا بەردەوامن. بۆ ماوەیەوە 6 ڕۆژە بەردەوامین لە گەڕانی ئەو تەرمە کە بیدۆزینەوە بەهۆی ئاوەکەشی کە زۆر ساردا درەنگتر فڕی دەدا. ئەگە گۆم بێ بۆ ماوەی 5 دقەت لە 20 بەس خولەک زیاتر ناخێنێ بۆ دۆزینەوەی بەڵام لە ئاوی تیژڕە و زۆر بە درەنگتر دەدۆزرێتەوە. بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کۆیش دەڵێت لە نزیک ڕووبارەکە تابلۆی ئاگدارکردنەوەیان جێگر کردبوو بەڵام ئەو کەسانی سەردانی ناوچەکە دەکەن ئەو تابلۆیانیان لا بردووە. ئەو زێک مەلەکردن تێدا قەدەغەیە هیچ مەزشی مەلاکردنی تێدانە بە هەموو شێوەیەک ناکرێتن مەلە تێدا بکرێتن ئیلا مەلەکردن لەو شوێنانە دەکە تایبەتە و دیاری کرایە و مەلەوانی لەسرە بەڵام خەڵکەکە هەردەی کاتن مەزوری ئەمە نەکە دەرهینانەکە چاودێریشیان دەکەین وەکو باسم کرد جەولەش دەکەین و بەردەوامیش خەواسەکانمان لەوێن دەرێنەوە بە بەلەمەوە. ساڵی ڕابردوو 14 کەس لە نێو ئەم ڕووبارەدا خنکان لە 7 مانگی ڕابردووی ئەم ساڵیشدا 9 کەس خنکان کە زۆربیان خەڵکی دەرەوەی سنووری کۆیەن و بۆ گەشتکردن ڕوویان لە ناوچەکە کردووە و شارەزای سروشتی ڕووبار و ناوچەکە نەبوون. خالید محەممەد NRT کۆیە.